خۆشەویستانی کورسان نیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەی لە بەرنامەکانی ڕابردوودا تیشکمان خستە سەر کۆمەڵێک بابەتی جیاجیا و کۆمەڵێک هاوسەرمان هەڵبژارد ئەم جارە شەرواکەین ئەمانەوێ لەگەڵ دوو هاوسەر بەس ئەم جارە زۆر گەنجن مامۆستای زانکۆن ئەمانەوێ هەم کۆمەڵێک پرسی کۆمەڵایەتی و نیشتیمانی و تەنانەت بابەتی ئەکادیمیش لەگەڵیان تاوتوێ بکەین هاتوینەتە لای ماڵی دکتۆرە تاژان و دکتۆر هێرش یان دکتۆر هێرش و دکتۆرە تاژان بە عەدالەت بین زۆر زۆر سپاسانەکەین دکتۆر هێرش ڕەسوڵ مامۆستای زانکۆ زۆر سپاس هەروەها دکتۆرە تاژان دڵشاد مامۆستای زانکۆ ئینشاءڵڵا هەمیشە بێکەوە موفەقە بن زۆر زامانەوێت گفتوگویەکی ڕاشکاوتان لەگەڵ بکەین ئینشاءڵڵا زۆر باش دوو مامۆستای زانکۆ قورسە ئیشکردە لەگەڵتانە یان ئاسانە زۆر ئینشاءڵڵا دکتۆر ئەتوانین مەسەلەن کورتێک لە ژیانی تۆ بزانین وەکو باگرافیایەک لەسەر دکتۆر هێرش ڕەسوڵ کە لە ناوەندی ئەکادیمی و زۆر جار لە پرسە ئەعلامیەکان سەنجین قرس دەرەکەوێ و قسەی خۆی هەیە بەڵام بە ڕابردوەکەی بزانین بە کورتی زۆر سپاس بە بەڕێستان بۆ بینەرانی خۆشەویستی کورسات من ناوم هێرش ڕەسوڵ مرادە دکتۆرام هەیە پرۆفیسۆرم ئێستا ڕاگری کۆلێجی تەکنیکی کارژێڕیم لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پێشتر یاریدەری سەرۆکی زانکۆی ڕاپەڕیم بووم بۆ کاروباری خوێندکاران لە چەند وێزگەیەکی جیاوازی ئەکادیمی و کارژێڕی کارم کردووە لە زانکۆی سلێمانی و ڕاپەڕین و پۆلیتەکنیکی سلێمانی و لە چەند زانکۆیش تریش داوانەموتۆتەوە مالی دەکەم بڵێمانە دکتۆرە تاژان تا لێرێ ویشت بە مالی بنەمەوە ڕازە ڕاستیە لە 1992 لە شایڕانی لەدایک بووم ئێمە پێکاتی خێزانیمان تێکەڵەیەکە لە بینی پشدەر و بیتوێن و بناری کۆسرێت بڵین دایکم سێ قەزاد لە خۆ گرتووە تاژانیش سلێمان خۆڕان لەدایک بوو بەڵام ئەسڵمان لەبەرەوەی ئێمە لە مکریانەوە هاتوین و بڵین ڕانی و خەڵازێ شەر مکریانی گچکە پێ دەڵێن بەڵام پێشتر لێوە هاتوین لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆیە دایک و باوکشم هەر لە پشدەر بوون و بە تایبەت دایکم خەڵکی گوندی خەندەکەیە لە پشتەر بەڵێ بەڵێ دواتر باوکم لە ئالیخا بناری کۆسەر لەدایک وە کە سەر بە قەزای دوکانە ئێمەش ساڵانێکە لە ڕانین بۆیە زۆربەی ژیانی منداڵی و گەنجیم لە ڕانیە بووە هەتا زانکۆ لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ و کۆمەڵێک هاوپیشە و هاوکار کە لە وێزگەی جیاواز هەم خوێندنی بڵین بنەڕەتی سەرەتایی و ناوەندی و ئامادەی ناوەندی ڕانی کوڕانوە بەڵێ هاوڕێی جیاوازم هەیە لە خەڵکی جیاوازم زۆر جار پێیان دەوتم تۆ کەرکوچی لەبەرەی هاوڕێی کەرکوچین زۆرەوە دواتریش لە زانکۆ وە لە ڕانیەشیان دەیانوت تۆ ڕەواندزی تۆ هەولێری دەورەی ها من تێکەڵەیەک بووم لەوانە وەزائیدەن خۆم بە تەبیعی ینی وەکو خەڵک دەڵێ لایانی کۆمەڵایەتی ئەمانە باشە ینی دائیمەن لەگەڵ خەڵکی جیاواز تێکەڵایم هەبووە بە ئێستا لە ڕانی ئەوەی ئاوی قولەی خواردەوە وەک ناوەندی ڕانیش خوێن بێتی ڕانی ئەسڵا ئەو جوانەیە پێوەرەکە ناوەندی ڕانی یەکێکە لەوانەی کە زۆر زۆر ناوەندی ڕانی کوڕان بەڵێ لە خوێندنگە کۆنەکانی ڕانیەیە کۆمەڵێک مامۆسای زۆر باش لەوێ هەم دەرسیان وتۆتەوە یان بە زنجیرە بەڕێوبەر و یاریدەری بەڕێوبەر و ئەوانە بوون بۆیە کە باسی ئەو بیرۆریان دەکەی ئەو ساڵانە بە تایبەتی بۆ من کە چەند ساڵێک لێ بووم لەگەڵ چەند هاوپۆلێکدا چەند هاوڕێیەکمدا یادگاری زۆر خۆش و زۆر تایبەت و ئەمانە زۆر باشە قسەی ترمانە بێت دکتۆرە تاژان سوپاس خۆت باگرافیایکی خۆت بابزانین بە کورتی ئەنج دوایی هەندێک پرسیاری قورس هەیە لەگەڵ دکتۆر
من تاژانە لە شایستێمانی دەدایک بووم هەندەستێمانی گەورە بووم و دکتۆرام هەیە مامۆستام لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە بەشی وەردەکارێکی چیە؟ من دکتۆراکەم لە پەیوەندی گشتەکانایە ماستەرنامەکەم لە میدیانی و میتۆڕە کۆمەڵایەتیەکانایە ماستەرنامەکەم لە بەریتانیا تاوا کردووە دکتۆراکەشم لە زانکۆی سەلاحەدین تاوا کرد ئێستاش خۆشبەختانە لەگەڵ دکتۆرا بێکەوە لە هەمان کۆلێج مامۆساین من لە بەشی پەیوەندی گشتەکان و بازاڕگەری بۆ بێکەوە لێ شوێن وەڵای هەروەمان هێناوە بێکەوانە وەڵای ڕێکەوت بوو من پێشتر لە زانکۆی سلێمانی بووم تا 2014 دوایی کە بووم بە یاریدەری سەوەی زانکۆی ڕاپەڕین ماڵمان چوو بۆ ئەوێ و بەوێ بوونەوەوانە ئەویش تەنسیبی کرد لە پۆلیتەکنیک بوو یەکەم تاعینی لە پۆلیتەکنیک بوو دوایی کە گەڕاینەوە بڕێرماندا ئیتر ئەو منی بر لەگەڵ خۆی بۆ پۆلیتەکنیک دکتۆرە تاژان ڕانیە بۆ تۆ چیەگەێنێ؟ هەموو کاتێک کە سوکاری خۆم خوشک و خوشکەکان دایکم باوکم پێمەڵێن ئەوەنەی تاژان ئەڵێ با لە ڕانێ بین و بچینە ڕانیە ئەو نەگوێمان لە هێرش نییە ڕانێ بۆ من شوێنێکە کە کەسێکی جوانی پێبەخشیم ژیانێکی پێبەخشیم کۆمەڵایەتی لەوێ زۆر زۆر دەوری هەیە قەت هەست بە تەنهایی ناکەی لە ڕانیە هەستەکەی ڕانیە وەک خۆدوتت کاک دکتۆر هێرشی پێبەخشی و زۆر مرتاحی بەدڵنیایی بەردەم کامێرە نیە ئێستا توانینەوە بڵاو هەمیشە وتومە ینی سوپاس بخوا کە ڕانێ کەسانی زۆر باشیتیان بەڵام لەوانێ من باشترینەکەم بەردەبێت لەوانەیە زۆر کەسیش غیری ئەوم لێ بکا کە باشترینەکانم بردە زۆر زۆر خۆشەویستی بوویان هەر ئەو عایلێکی متدەینیشن وەڵاهی خۆشەویستی نەبوو بەس خۆشەویستی دروست بوو ینی سەرەتا یەکتر ناسینێکی ئاسایی و دوایی وردەوە وەڵاهی بڵێم چیوا بوو نازانم هەر بە دکتۆر خۆی بە سروشتی خۆی کەمێک بێدەنگ بووە قرسە تااقەتیەوەی هەبوو بێت دڵداری بکە ئێمە هەموو جارێک ئەڵێن خۆمان کە باسیەکەین ئەڵێن ناتوانین بڵێن خۆشەویستیت بووە ناتوانین بڵێن زەواجێکیشی تەقلیدیش بووە لە نێوەندی هەردووکیان نابووین مەسافەیەکمان نابێتە تاکەلیماتی شەشی وەرگرتەوە باشە دکتۆر باسی ڕانێت کرد ئێستا مەسەلەن بەشێکی منداڵی منیش هەر لە ڕانیە بووە لە ڕانیە و چوار قڕنەوە بەشێکی قەڵازێ و مەسەلەن ژێوی ژیان لەوێ مامناوەندە ئەو خوار مامناوەندە لە تەمەنی منداڵیدا مەسەلەن لە گفتوگویەکی این بۆ خۆ لە ناو زانکۆ کرد جێم لێ بووەڵێ من هەموو ئیشێکم کردو بۆ بژێوی ژیانم چیت کردووە مەسەلە لە ڕانی وەڵاهی ئێمە سەردەمی ئێمە کە لە ناوەندی و ئامادەی بووین سەردەمی گرانی و ناخۆشی بوو بارودۆخی کوردستان بەداخەوە ساڵی نەوەتەکان ینی تاکو من 2000 هاتمە زانکۆ تا ئەو ماوەیە بارودۆخێکی زۆر ناخۆش بیانی ئەگەر لە خێزانەکە چەند کەسێک ئیشی نەکرد بە نەدەتوانرا باشی بشی بۆیە وەکو جەنابەت ئاماژەت پێدا مامناوەند و خوار مامناوەند و جاری باشە مەسەلەن هەژار و ئەمانەش بووین بۆیە ناچار بووین لەگەڵ ئەوەی کە خوێنکار بووین لە هاوینەکان ئیش بکەین من و دکتۆر هێمنی برام و مامۆستایی وای برام هەموو ئەمانە دەبایە ئیش بکەین سا من وەکو بیرم دێ لە جابەکەوتنی تریشدا ئاماژەم پێداوە زۆر زۆر شتم فرۆشتووە لە جگەرەوە لە بەس فێری جگەری شان نەبوو گڵە بە ڕۆژەوە مەسەلەن پسکیتەوە ئاو فرۆشتنەوە نازانم زۆر شتم فرۆشتووە و ئەمانە هەمووی بۆ من هەوێنی سەرکەوتون بن و بەردەوامیش چەنەوەی شانە مرۆڤ گەورە کاتێتە گەیەنێ مەسەلە لە معانات ئێستا وەکو مامۆستایەکی زانکۆ ڕەنگە ژیانت تا ڕادەیەک استقرارێتێکی هەبوو بێت بەس ئەگەی لە کەسێکە گوڵە بە ڕۆژە ئەفرۆشێ کەسێک کە ئاو فرۆشێکە کەسێک کە دەست ژێڕێگەکە لە معاناتی خۆت بیر ناکەوێتەوە بە دڵنیاییەوە خۆڕاستی من کە لە جاریوا هەیە ینی ڕەنگە هەمومان ئەومان بینی وێتایەتی کە لە ناو ئۆتۆمبیلین لەسەر شەقامەکان کە منداڵێک دەبینین یان بە ساڵاتچوویەک دەبینین مثلا پیرەمێردێک پیرەژنێک زۆر بێتاقەت دەبین لەبەر ئەوەی ئیشکردن بۆ ئەو دوو بڵین تەمەنە زۆر بڵین نەگونجاوە بەڕاستی چ بۆ منداڵ ئیشکردنی منداڵ بە هەموو یاساکانی دنیا چ بۆ بە تەمەنیش ینی ئەگەر ژیان فراهەم بێت بۆ لە وڵاتەکەدا ئەوە نابێ ئەم دوو تەمەنانە
ئیش بکەن بۆ جۆرە یان ئیشی قورس بکەن لانی کەمیان لەسەر جا دەبێ ینی منداڵێک لە جیاتەوەی کە لە ناوەندێک لەسەر سنتەرێک پەرە بە خولیاکانی خۆی بدا لە وەرزش و لە هوەر و لەم شتانە بچێت لەسەر جادا کلێنز بفرۆشێ سەوکۆ دەبین ئاو بفرۆشێ ئەمە دیارە خەلەلێک هەیە گرفتێک هەیە بەڕاستی ئەمە بۆ گەنجێکی شوایە بەڵام ئەمە ئەڵێ زۆر جارەوانەی کە بە منداڵی زۆر ئیشی دەستژێڕی ئەو ئیش کاسبیان کردو قایمتر بوون ینی بەتاکێت ئەو شێوانێت زۆر ینی چونکە زۆشت لێەوە فێربووین و قەدری زۆرش دەزانی ینی ئەوەی کە تۆ بینی و تا لەو قۆناغانە دەزانی چۆن ژیاوی چۆن مەسە پارەت کۆ کردوێتەوە تاکو و پارچە جلێک بکڕی بۆ سەرەتای خوێندن بەڕاستی چۆن پارەت کۆ کردوێتەوە بۆی کە دەفتەرێکی جوان بکڕی چۆن پارەت کۆ کردوێتەوە ینی بۆ ئەو کەلوپەلی خوێندنگە و قوتابخانە و ئەمانە قەدری ئەوە دەزانی کە ئێستا لە بارودۆخێکی تردای باشە دکتۆرە تاژان ئەو سیفەتانەی کە مەسەلەن لەسا و پرۆفیسۆرێکە ڕاگری کۆلێژێکە مەسەلەن چی سەرنجت ڕاکێشە چی دکتۆر مەسەلەن ڕەنگە زۆر خەڵک هەبێ بڵێ نەبا بە منەوەتی هەمە عەمیدی کولێ و هەروە لە دایکەوە یەک شت هەیە حەزەکەمەوە ینی زۆر جارەڵێن ناو کە ناوی کەسێکە کەساتی کەسەکە دیارەکە بەس ناوی هێرش ڕێک کەسایەتەکە پێچوانەی هێرشەکەیەتی زۆر کەسێکی هادی و لەسەر خۆیان زۆر دادپەروەرە ینی کە ئێمە بەیەکەوە لە چەند وێزگەیەکە ئیشەکەین و لەوێ یەک شوێنە کارمان کردووە زۆر دادپەروەرە ئەوە نییە بڵێ لە بەرەوەی ئەمە خێزانمە منیش وەکو هەموو مامۆسایەکی تر ئەوەیم زۆر بەلاوە جوانە دای من هەمیشە دادپەروەرە زۆر هینێکی هەیە لە ناو خوێندکارەکان ڕەنگەسە خوێندکارەکان مەگەر گویان لێم بێ و شایەتیم بۆ بن زۆر هاوڕێ لەگەڵیانە زۆر گوێگرە بۆیان بۆ فەرمانبەرەکان بە جۆرێکە بۆ خوێندکاران بە جۆرێکە تەمان ئێمە لەو ناوەندانەیە کە کارەکەین تووشی ڕوبەڕووی زۆر کێشە ئەبینەوانێ یعنی هەمیشە دەرگای واڵایە هەمیشە دەرگاکەی کراوەیە کە گوێی دەبگرن من زۆر جارە و فیدباکانم بۆیە تەوانێت کە لە فەرمانبەرەکان لە مامۆستاکان لە خوێندکارەکان ئەڵێن هیچ جارێک نەچوینێتە نووسنگەکەی دکتۆر هێرش ڕەتمان کاتەوە نەمان بینێ گوێمان لێ نەگری هەمیشە گوێی بۆ گرتوین و لە هەلێکی ناوەندا چارەسەرێکی ناوەندی دۆزیەوە بۆی هەردوو لامان کەسمان ناهومێ نەبوو بچیتە لای بڵێ یان کێشەکانی زانکۆژین تەماڵەوە وڵی ڕەنگە خۆشی و شایەتی بایمە بێکەوە دایمەن تاواکەری کێشەیەکە بێ شتێکە بێت ئینەکان سکاڵاکان بۆ لای منێنن ئەڵێن بە دکتۆر بڵێن ئێڵمەوە تا دکتۆر خۆی لەوێ ئاخە دکتۆر مەژغوڵا ئیمزای هەیە ئیشەکانی هەیە تۆ بۆمان بگەێنە ئەڵم باشە بەسەر چاویەمەوە پێڵە مەڵم شتێکی ئەوە هەبووە بزانە چ چارەسەرێکەیە کە بتوانی بیکەی لە خوێنی ماسەرت لە بەرتانیا لە توانەسازی بوویت بەڵێ یەکەمە توانەسازی بوو ئەو کاتە دکتۆر ناناسی دەمێکە زۆر دەمێکە زواجوان کردەوە لە مقاولەی شتریشا باسم کرد هونەرمەند عرفانی وەستا محەممەد لە شوێنە کا دەڵێ بۆ لێی لێپرسم بۆ ئەوەندە زوژنت هێناوە دەڵێ بەم زانیوە نامێنێت بەهۆی کەشە بڵین ئاینی و دینداریەکە لەلایە گۆدابوونەریتی کوردەواریش هەر لە ماڵی ئێمە هەمومان زوشتمان هێنا زوو زەواجمان کردووە هەموو براکان و خوشکەکان ڕەنگە ئەمام کاریگەری ئاینی و ئەمانە بێ و کاریگەری کولتوری کوردەواری کە وا باشترە وا سونەتە زوژن بێنی تو زوو زەواج بکەیت و اینجا دیوێکی کۆمەڵێک مەسەن ئیجابیات و لایانی ئەرێنی هەیە منداڵەکان زووتر گەورە دەبن یان دەبن بە هاوڕێت یان شتێک دەوترێ ڕۆژێک دکتۆر کارزان ئەو زاراوەی پێوتون یەکەم جارم بیویستم و تیدای من ئەوانەی کە ئەو منداڵانەی کە دایک و باوکیان گەنجە پێیان دەوترێت گەنج زادە منداڵەکان کە بن بە گەنجزادە زۆر خۆشە بۆ خۆیان دەتوانین ڕەفیقیان بیتوانین لەگەڵان بی وەتاقەتت دەبێت بۆ پەروەردەکردنیان بە زۆر مهمە ینی تۆ لەگەڵ منداڵەکان تااقەتت بمێنێ زۆر جار هەیەمە بینیمانیان خۆشمان ڕەنگە لەبەرەوەی دایک و باوکی پێش ئێمە ڕەنگە ئەو دڕۆشنبیری و شارە نەوە بێ هەم منداڵ زۆرتر بووە هەمش ڕەنگە ئەو کاتە ژینگەکە وابوو بێت زۆر جار هەبووە بینی منداڵی یەکەم و ئەخیر 20 ساڵ بوو بێت بۆ ئەوەی ئەخیر تااقەتی نامێنێ پەروەردەی کە هەر ئەتیادی وەکو منداڵی دراوسێ بەڵام بۆ یەکەم و دووەم سێم ڕەنگەوانە بێت جا بۆیان ئەبڕاستی ئەمە زوو بڵین زەواجمان کردو و منداڵەکان الحەمدولله باش تەمان درێژ کە گوێ لێ بێ مەسەلەن بەناو معاناتانەیە هاتووە دکتۆر هێرش چه احساسێکت بۆ دروستە بێ
مەسەلەن دەستگێڕی کردووە ئێستا مناڵێکی دەستگێڕە بینی مەسەلەن هەژاری هەمیشە ئۆتۆماتیکەی شانازیە چونکە خۆی بە سروشتی خۆی هێرش کەسێکی زۆر بەسۆزە ینی هەموو جارێکیان بینێ ئەڵێ تاژان تۆ نازانی ئەو هەستە چۆنەکە شتێکی وا ئەەکەی لە پێناو ئەوەی شتێک بکڕی کە حەزت لێتی یەکسەر بەراوردیانەکەین کە سێرەکە هێرش یەکسێرشەڵێ وەرەسێ مناڵەکانی خۆمان بکە ئێمە توانی یەکسەر یانی جاری وا هەیە مناڵەکە بینین ئەڵێ سێری کە ئەها ئەو مناڵەکەی مەتوانین بۆ دابینکەی مناڵش گونا حیانی وەرت پێیسی بەوەیە یان بە تەمەنێکە بینین ئێمە لەوانەیە دایک و باوکم لاانێ تا ڕادەی دایک و باوکم گەنجن بەس دایک و باوکی دکتۆر تەمەنێکیانێ بە ڕەحمەت بێ باوکی ئەمریخوای کرد ئای تەمەنێکیانێ ئەڵێ تاژان وەرە من باوکم بەو شێوازە ببینیایە یعنی یەکسەر ئەچێتەوە ئەو هەستەی کە لە مناڵیە ئەو کارەی کردووە ینی هەمیشە ئەڵێم بەس نییە ئەو تەجوبەی کە بینیوێتی ئەو پرۆسانی کە پێات تێپەڕیوە بۆ ئێستا کاردانەوەیکی جوانی هەیە بۆ ئێستا هەوڵ ئەیە بۆی کە ئیش بکە ئەوە باشتر بکە هەوڵ بێ ئەگەر بە توانایەکی کەمیش بێت هاوکاری بکە لەوانەیە لە کاتی خوێندنی شا بێگومان تۆ لە مناڵەوە کاران کردبێت لە پرۆسی چ لە خوێندنی بەکەلۆرێس چ لە ماستەر چ لە دکتۆرا هەمیشە نەوەستا هەمیشە کاری کردووە کارێکە دوو کاری کردووە کە خوێندکارەکانی خۆمانە بینین کارەکەن یا شتێکەکەن هەموو جارێک ئەڵێ پێویستەکە دەیمەن هاوکاریان بکەین پاڵپشتیان بکەین هانیان بین زۆر جا خوێندکار هەیە هاتۆتە لاماوتێتی واز ئەهێنم تێتی بۆ واز ئەهێنی زان کاتۆ گەڕاتیان زۆر جا بەیەکەوە بن کە خوێندکارەکە لە بەرەی مشتەرەکە خوێندکارەکانمان زۆر بیکات تێتی مامۆستا من ناتوانم ئەو شتە بکەم بڕۆ ئەو بکەم من ئەوەت بۆ ئەەکەم تۆ خەمی ئەوەت نەبێ وەرە من ماگانە ئەگەر لە ڕێی هاوکارێکی زۆر کەمیشەوە هەبێت یاخود زۆر بۆ بێ توانای ئینسانەکان خۆیان بەپێی گیرفان هاوکاری کردن بەبێ ئەوەی جیاوازی ئەو بکە ئەمە خەڵکی کوێیە چ ئاینێکە چ نەتەوەیەکە چۆنە چ حیزبێکە نە دەتپەروەرانە هەمووی وەکو یەک بە پێی پێویستی کە لە خوێندنی ماسەر بووی مەسەلەن بۆی نەگریاویت یا لە چه حاڵەتێکا بۆی گریاویت هەموو یەک شتە گەڕمەوە هەموو جارێک ئێمە کچە گەورەکەمان هەنیکیان ئەو کاتە تەمەنی زۆر زۆر بچووک بوو 13 ساڵ بوو 13 ڕۆژ بوو تەمەنی کە چوینە بەرتانیان بۆ خوێندنەکەم دەرفەتێک بوو کۆمەڵێ ئەستە ماهاتە ڕێگەماوتیان نەکرد نەچێت خوێنە لیستی ڕۆژۆم کۆمەڵانە ئەمیش ئەخر ساڵی دکتۆراکەی بوو 2011 وتی تاژان بڕۆ من سپاس بۆخوا ماڵی خوشەکەم لەگەڵم بم کە ئەتوانی ئەوە بکەم وتی بڕۆم منیشەوە تەواکەم ویم هەو لەگەڵم تا دامەزراین و دوایی هاتەوە ڕۆژێکی لە داوام هاتینەوانێ زۆر زۆر هیلاک بووم ناساخ بووم مناڵەکەم زۆر زۆرە گریا چەند شوێک بوو نەخەوتە بووم ڕێک دانیشتم و لەسەر جادەیەک بووین ڕێک دانیشتم دەستم کرد بە گریان مێردی خوشکەکەم لەگەڵم بوو هەر هاوڕێی نزیکی خۆیەتی تەوان وتی بۆ ئەگری تاژان وتم ئەگەر ئێستا هێرش لێرە بووە من توانە ئەو هیلاکەتیم نەئەبوو من زیاتر تەرخانە بووم بۆ خوێندنەکەم تقریبا ئەکرێ بڵێن بۆ ئەو گریاوی بەدڵنیاییەوە چونکە هەمیشە هەندەر و پاڵپشتێکی منە هەرچی هەنگاوێک بنێم ینی یەکسەر لەگەڵ ما ئەڕوا ئەڵێ بڕۆ ئەو شتە بکە خەمی ئەمەد نەبێت ئەو ڕەنگە بۆ تۆکو ئەرکێک وابێ لە بەرەوەی هاوسەری ئەویت بەڵام ئەوەی تێبینیت کردو لە ناو خوێندکارانیشا لە ناو مامۆستانیشا ئەوەی لێبینی لە ناو خوێندکارانە لە ناو مامۆستانە لە ناو کەسوکارە لە ناو هاوڕەکانە هەمیشە هاندەرە هەمیشە پاڵپشتی ئەکا هەمیشە حەز ئەکات بەرەو پێش بڕین هەندێک کەس هەیە تەبعەتی وایە حەز ناکا کەس دەخۆی باشتر بێت حەز ناکا کەس دەخۆی پلەکەی باشتر بێت حەز ناکا پۆستەکەی لە خۆی بەرزتر بێ نە ئەم باکسە ئەڵێ با پەروەردەیان بکەین بۆی ئەوان لە ئێمە باشتر بن ئەی ئێمە بەم قورساییات تێپەڕین با ئەمان بەمایەتێ نەپەڕن با لە ئێمە باشتر بن بڕۆن بەرەو پێش ئەچبەناوتەوەریشتر بەس پێشەوە تۆ دکتۆر ئەڵێم پیا قورسە گری بەڵام تۆش بۆ ئەو گریاوی یان بۆچی گریاوی زیاتر لە ژیانی خۆتدا جگەلەوەی هەندێک جار ئینسان کە عەزیزێکی لە دەستەدا ناتوانێت خۆی بگرێ بەڵام چی زۆر ئەدگرێنێ ئینسان کە ئەڵێ ئەو وەسفانەی جەنابەت ئەو باس کە کردی دکتۆرە ئینسان کە خۆی بەراورد دەکاتەوە لەگەڵ کۆمەڵ هێشتا ویژدانی زیندوو بوو ئاسانتر ئەتوانێت یان ئاسانتر ئەگریە نەک بتوانێت وڵی هەندێک بارودۆخ هەیە جاری وا هەیە بارودۆخێک کە تۆ دەسەڵاتە تێدا نیە مەسەڵەن کەسێک دەبینی لە بارودۆخێکە مەسەڵەن نەخۆشیێکی سەختی هەیە بارودۆخێکی تایبەتی هەیە لە دەستدانی ئازیزێکە ئەوانە بێتاقەتت دەکات من زۆر گریاومیانی بۆ ئەو کاتانە سەبارەت بە مەسەلەی ئیشکردنی منداڵ و دەستەبەرکردنی پێداویستی منداڵ و ئەوانە زۆر جار هەیە من بە منداڵەکانی خۆم منداڵە بەتایەتی هەنی کە گەورەترە لە دوو منداڵەکەی ترمان چاوەکەم سند داوای شتێک دەکا حەز دەکەم لەلایەک بووی ئەنی لە بینی دووڕیانێکدام
لەلایەک حەز دەکەم بۆی جێبەجێ بکەم داواکاریەکە لەلایەکیشەوە دەڵێم چەندین منداڵی تر هەیە کە دایک باوکیان ناتوانن ئەو داواکاریە جێبەجێ بکەن ئەمە ینی هەست بە ئازار دەکەم عەزەب دەبم ئەگەر بیکەم چونکە ئەو منداڵانی تر ینی زەمبیان چیە تاوانیان چیە بۆچی ئەوان نەتوانن ئەویان بۆ دەستە بەروێ بۆیە هەرچی دایک و باوک زۆر قورسە لەو حاڵتاندا بە تایبەت کە دایک و باوکێک کە میهرەبانییان هەبێ بەزەیەکیان هەبێت یاخۆت جۆرێک لە جۆرەکان بە وشاریەکەوە سەیری ئەرچی دایک و باوکایەتی بکەن. لەناو کاری خوێندندا پلەکانی ڕێکخراوی یان لە نەیس ڕێکخراوەکە کارت کردو پێش؟ بەڵێ ئەرێوەڵا من لە منداڵیەوە لە کۆمەڵی خوێندکاران و دواتر لە لاوان ئیشم کردووە لە کۆمەڵی خوێندکاران هەر تقریبا لە 93 و 4 و ئەمانەوە کار لە ناوەندیەوە ئیشم کردووە ئەو کاتە لە ناوەندی ڕانەی کوڕان دواتر وردە وردە لە ناو کۆمیتەی خوێندکاران بوون بەڕەحمەت بێ مامۆستا لەتیف بە ڕووداوی ئۆتۆمبیل گیانی سپارت لێبسراوی کۆمیتە بوو لەوێ هەندێک ئەزمموی گچکەی دەرکردنی بڵاو کراوەشتمان هەبوو دەرمان کرد لەگەڵ چەند برادرێک ینی هەرزوو چوە ناو دنیا عەلام وەڵا حەزم لێ بوو لەبەرەوەی لە منداڵیشەوە تۆزێک ئەو بەهرە و نووسین و خوێندنەوە شتانەمان هەبوو دواتر لە لقی خوێندکاران بە هەمان شێوە لەگەڵ کاگەرسەران و کاک ساڵح و برادران ئیشمان دەکرد بوومە کارجێڕی دواتر مەسەن کاکفامی و بێگەردخان و ئەوانە هەموو بێکەوە ئیشمان کرد لەگەڵ زۆر برادر لە وێزگەی جیاواز دواتر ساڵی 2023 بوومە ئەندامی سکرتاریەتی کۆمەڵە خوێندکاران. لە یادی ڕاپەڕینەکان چالاکیتان چی بۆ مەسەڵەن کە یادی ڕاپەڕینی ڕانیا کرایەوە هەموو جارێک کۆمەڵێک گەنج و وەڵای بەردەوام چالاکی جیاواز هەبوو لە مەسەلەن بکردنەوەی پیشانگا مەسەلەن چالاکی پێشبڕکێ لە نێوان خوێندنگاکان ئەوەی لەبیرم بێ مەسەن کۆنسێرتی مۆسیقا و گۆرانی ئەوانە یان کاری شانۆیی شارێکت نییە بزانام شتێکت خوێندە تۆ لە ئەوەیان لە ڕێک دوای ڕاپەڕین بوو دوای ڕاپەڕین بوو تەمەنم 8 ساڵ بوو ئەو کاتە لە بەردەم بارەگەی UN نەتەوەیەگرتوەکان لە زۆربەی شارەکان مانگرتن هەبوو هەبوو کۆمەڵێک داواکاری نەتەوەی نیشتیمانی لە باشووری کوردستان بۆیە دوو ئیڤایان زیلی عسکەریان هێنا بکردیان بە ستیج ئاوا دروستیان کردبوو ئەیتر منیش لە رادیۆی گەلی کوردستانەوە بزانم دەنجی کاک باسط بوو شارێکی مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەبوو لەبەرم کرد بۆ کاتا کە گوێمان دەکرد لە رادیۆ لەژێر زنجیری دەبابەی دوژمن کەلەی هەزاران کوردی وەکو من ئەم شارام لەبەر بوو ئیتر کە ئەو مناسبەیە هەبوو چوم لە ناو ئاپۆڕەی خەڵکەکە ئەوانە زۆر بچووکیش بووم خوێنمەوە زۆر بەلامەوە جوام و بەس بەداخوێستا هیچ وێنە و ڤیدیۆیەک نادۆستمەوە ئەو کاتەوێکە ئەو شعرم خوێنتەوە بەڵام ئەمە یەکەم مثلەن یەکەم ئەگەنای بنەی ئەزمونیان هەنگاوی هەوڵی دواتریش لە بەرنامی منداڵانەوە دەست پەڕینەوە بە لە باری ڕێکخراوی بۆ باری هاوشان بۆ تەمان ڕێکخراوەکە لەگە خوێندن هاوشان ڕاگەیاندن و شتێکمان دەستکەوت لەوە کە بۆ خولیات بوو بەڵام بە سوتفە بوو یان هەوڵت بۆدا بچیتەنەوە وەڵاهی ئەو حەزم هەبوو لە ماڵی ئێمە یعنی بە خدیاوەرم بوو کە لە خێزانی بۆ بچاوم کردەوە کتێبخانەی تێدا بوو بە تایبەت بەهۆی کاک محەممەدی برا گەورەمانەوە کە خوێنەرێکی باش بوو و زوو دەشی نووسی بەڵام ئیشی ئیداری ئەوانە تۆزەی دایبڕی لە نووسین و ئەمانە جیاز بوو عەدەد جیازی جەنابی مامجلال بووە لە دوای ڕاپەڕینەوە تاکو 2023 و ئەمانە ئیتر هەم جەوێکی سیاسی هەبوو لە ماڵی ئێمەوە هەم ئەو شتانە زاڵ بوو زوو من لە بابەتی داڕشتن و داڕشتنی کوردی و ئەمانەش مامۆساکان لەبەرەوەی تۆزێ دەستی نووسینم هەبوو زۆر هانیان دەدا مەسەڵەن بیرمە هەر لە سەرەتایی مامۆستا محەممەد قەیسی هەبوو جارێکیان بۆی نووسیوم تۆ بەردەوامی دەبیت بە نووسەر زۆرم پێخۆش بوو داڕشتنەکەمی زۆر بەدڵ بوو ئەمە پێم وا بێ ساڵی 92 ئەمانە بوو دوای ئەوە مامۆستایشتمان هەبوو سد نەجیبە بە هەمان شێوە زۆر وەصفی کرد و زۆر پێی جوان بوو کەوم نووسیوە لە ناوەندی مامۆستا مەولود کە ئێستا بۆتە سەرپەرشتاری پەروەردەی کوردی پێم وا بێ لە دوی ناوەندی بوو جارێکیان وتی پێینتان پێ دەکەم تەمرینتان پرۆفەتان پێ دەکەم بۆی بۆ سەری ساڵ بتوانن داڕشتنی جوان بنووسن تی یەڵا بنووسن لەسەر ئازادی هەرێکێکتان ئیتر من نووسیم هەموو بڵین خوێندکارەکان دوایوتی چی حەزەکەی خۆی بخوێنێتەوە من دەستم بەرز کرد خوێنمەوە
کە خوێنمەوە زۆر بەدڵیم و خۆی چەپڵی لێدا خوێنکارەکان چەپڵیان لێدا ئەمانە و تر زۆر وەسفی کردم و بەسەردا زەنگ لێدا جەرەس لێدا و جەرس تاوە خوێنکارەکان خستیان بەسەر شان و ئەمانێترەوە بیرم ناچێت. باشە ئێستا دکتۆرە گفتوگۆتان نییە لە ماڵەوە لەبارەی ئەوەی کە بتوانن مەسەلە لە دەرەوەی بوارە ئەکادیمیەکە لە پرۆژەیەکی دیکەدا لە شوێنێکی دیکەدا بتوانن ئەو تاقە و توانایە خزمەتی پێ بکەن چونکە تەجروبەی ئینسان و شەهادەکەی و بۆ ئەزمونونەکەی هەموو ئەوانە کە کۆی کردەوە ڕەنگە لە کۆلێژێک لە زانکۆیەک گەورەتر بەرفراوانتر بێ گفتوگوی ئەوانەتان نەکردووە لەگەڵ دکتۆرە بێگومان کە خزمەتی زیاتر بکەماتم تۆ هەست بە مەسەلەن منداڵێکەکەی بە پیرێکەکەی بە ژنێکەکەی بە خوێنکارێکەکەی وانە گەورەتری کەی ئەو خزمەت تاکید کە دوو هاوسەر هەردووکیان لە هەمان بوارە کار بکەن و هەمان پسپۆرەتیشیان هەبێت کاردومان ڕاگەاندنمان تاو کردووە. یعنی دایمەن گفتوگویەمان هەیە حەزمان لێ سنتەرێکی دامەزرێنین وەکو سنتەرێکی توێژینەوە بێ یاخود سنتەرێکی ئەکادمی بێ هەم بتوانین سیمینارات و وەرکشۆپ و ڕاهێنانی تیا بکەین بۆی ئەو گەنجانی کە توانایەکیان هەیە وردە وردە پەرەی پێبن بچنە بوارێکەوە کە خۆیان حەزیان پێ بێ ئیشکردن تا ئەم بواری ڕاگەاندن هەمومانەگەر ئەوە ئەزانی کە بوارێکی فراوانە ئەین تۆ لە بواری تەکنیکیەوە لە بواری ئەکادمیەوە لە بواری نووسینەوە لە هەموو بوارێکەوە توانی ئیشی لەسەر بکەی. زۆر کات بەیەکەوە باسیەکەین خەونی لەوانێ بەڵام دە 12 ساڵ لەوە پێشمانە کە بێکەوە بتوانین سنتەرێکی واتدا بمەزرێنین هەم بتوانین سیمیناری تیا بکەین وەرکشۆپی تیا بکەین کەسانی شارەزا و لە بوارانەیە بێنین ئیشی تیا بکە لە هەمان کاتە لە بەشێکەیە وەکو کتێبخانەی بەکاری بێنین بۆ ئەو خوێندکارانی کە ماستەر و دکتۆراکان بێن لەبێ ئیشی خۆیان بکەن لە بوارە ئیداریەکە و لە بواری بەرفراوانترا بتوانێت مەسەلەن ئێستا دکتۆر لە بەردەم پرۆسەیەکە ئەمە لەبەر بوارە قانونیەکەی نایڵێن بەڵام تا چەند مەسەلەن تۆ پشتیوانی ئەەکەیان بەدەر لەوەی کە هاوسەرن مەسەلەن متمانەت بێتی کە سەرکەوتو ئەبێ بێگومان هەر لە سەرەتاوە کە ئەو ئۆفەرە هاتە پێشەوە یەکەم لەوانەیە یەکەم کەس ببێتن پاڵپشتی یەکسەر ڕژی پێکردم و تومە بڕۆ من لە پشتم لە هیچ شتێک ماترسا ئەوەیت لە تواناتە هەیە بڕۆ بیکە من لە پشتم بۆ هەموو شتێک ینی هەرچێک لە توانایی وەکو خۆم تاژانە هەبێت پشتیوانیەکەم متمانم پێێتی ئەزانم کەسایەتێکی چۆنە لاوانێک کەسە نزیکەکانمانەوە شایەتێمان بۆ بن ئەوەی دوورتان نزیک بووبێتەوە لە دکتۆر ئەزانەیە کە توانای هەیە تاقەیەکی هەیە ماندووبوون نازانێ حەزی بە ئیشکردنە زۆر جدیە لە ئیشەکانیە حەزەکە هەموو شتێک ڕاست بڕوات نەک ئەملا ئەولا بکە حەزی لێ مەسەلەن ئەمە پرۆژێکی ئەو پرۆژەیە سەر بخە هەموو هەوڵ و ماندووبوونێک لەسەر توانە و تااقەتی خۆی بەکاری ئەهێنێ بێگومان ئەگەر لە بینی هاوسەرەکانیشان متمانە نەبێت بۆ پرۆسانە ناتوانێت بڕوا ناتوانێت بە دەروونێکی ئارامەوە ئیشکا بۆ بچێتە ناو پرۆسەکەەوە پێم وتوە لە ئەوەی لە توانای منە هەبێت لەگەڵیم متمانەی تاواتیم پێێتی ئیشاءڵڵا بەو لەو پرۆسێشا سەرکەوتن بەدەستەهێنێت ئەوەی کە هەبێت کە بتوانێت بیکە چ لە بۆ گەنجان چ بۆ مناڵان چ بۆ بوارەکانی خۆمان کە بواری خوێندنی باڵایە کە بتوانێت هیچ نەبێت لەو شوێنی کە کاری تیاکە بتوانێت شتی باشتر دابێن کە پشتی پرۆسی باشتر بێتە ئاراوە. زۆر جار مەسەلەن کە تۆ گفتوگۆکەی ئەڵێ ئەوە نەق خەلەلی تێدایە کەم و کورتی تێدایە و معاناتەکە ئەبینی کێشەکە ئەبینی چارەسەرەکەش ئەبینی لە حاڵەکی وهەیەدا ئینسان ئەوێ بچێتە شوێنێک کە دەستی هەوێ لە چارەسەرکردنە چبەر مەسەلەن ئومێدێکت یان ئامانجێکت هەیە دکتۆر مەسەلەن بتوانی لە دەرەوەی زانکۆ بتوانی خزمەتێکی دیکە بکەی لانی کەم دەستت هەبێت لە چاکردنی کۆمەڵێک شتی دیکەیە. وەڵی من لەبەرەوەی زۆربەی تەمەنم دەتوانم بڵێم هەر لە گەنجیەوە هەر لە ناو گەنج بووم بە ئێستاشەوە کە وەردەوردە گەنجیش خەریکە بەجێ دێڵێن زۆر باسی جیلی کۆنمان کرد دکتۆرە تاژانمە پیرنی بخوایە سعدیڵێ ئێمە کەمتر گەنجی لە من پیرنیم گەنجم بەڵام کەمتر گەنجم گەنجتر هەیە لە ئێمەمانە و ڕەنگەل ئێمەشوە هەبێ وڵی لەبەرەوەی هەر لە زۆر بواردە لە کۆمەڵی خوێنکاران لە ڕێکخراوی ئازادی لاوان دوایی من یەکێکم لە دامەزرێنەرانی سنتەری گەنجانی ڕانیە لە منداڵ پارێزی کوردستان لەگەڵ کاک خالید و ئەو برادرانەوە شانازیەوە ئەنی لە زۆر پرۆژەی گەنجان و لاوان و خوێنکاران کارم کردووە و لە زانکۆش من تەمەنم نەگەشت بە 32 ساڵ کە بوومە یاریدەری سەوەی زانکۆ و کاروباری خوێنکاران جام و جارێک دکتۆر سەباح کە یاریدەری کاروباری زانستی بوو
پێکەنەوە دەیگوت ئەوە کردوانتە مەرج دەبێت یاریدەری کارباری خوێنکاران لە تەمەنی خوێنکارەکانماندابێت گەنجۆ ئیتر ئەمە وای لێ کردوم دوای ئەوەش ینی مامەڵم زۆر لەگەڵ گەنجە لەگەڵ خوێنکارەکان دوای ئەوە لە کۆلێج وەکو ڕاگەر وەکو ئەرکە ئیداریەکانی دیکە لە دەرەوە و بەردەوامیش لەگەڵ ڕۆژناموسە گەنجەکان کۆنتاکتم هەیە چه ئەوانەی کە خوێنکارم بوون یان هاوڕێمن یان لە دامەزراوە جیاوازەکان وەڕخراوەکانی تریش ئەوەی کە زۆر بڵین پێم خۆشە ڕۆژە لە ڕۆژان کاری لەسەر بکەم جگەر لە سنتەرە سەردەرکەی توێژینەوە لە پاڵ ئەوە سنتەری ڕاهێنان و پەرەپێدانی گەنجان یان تواناسازی گەنجان زۆر گرنگە بۆی کە ئەوەی کە پێی دەوترێ کاری خۆبەخشی زیاد بکرێ مەسەلەی کارکردنی پێکەوەی تیمۆرکین و ئەمانە ئەنی ئەو ئامادەکاری و ئامادەسازی کە پێویستە بۆ گەنج بۆ بازاڕی کار بۆ ئیشکردن بۆ زیادکردنی معریفە و زانینەکانی زۆر حەزەکەین لە بوارە ئیش بکەین. یەکێکی تر کە بەڕاستی خەونمە زۆر دەمێت کە بەتایەتی لە ناو معاناتی گەنجان و خوێنکارانی زانکۆ بینیمەکە زۆر جار هەبووە خوێنکارێکی زانکۆ و دکتۆریش پێشتر ئاماژەی پێدات ئەو من ناڵم دکتۆرە لەبەرەوەی دکتۆر خۆی لە کوردیدا ئەو تاانیەوە عربیەشی لەسەر تابەتمەندەکەی من ئەوەیە بەڵێ تایتەنی ساکینە لە هینانی لە کوردیانی هاتوانی بڵی دکتۆر بەڵام ڕۆیشتووە مادە مۆری کۆمەلگاشی پێوەی تر ڕاستە ئیتر زۆر جار کە باسی دەکەین زۆر حەزەکەم کە بەڵام خوێنکاران دەبینین کە توانیان نییە حەزەکەن ئیش بکەن حەزەکەن وەسن سەرەتاکانیان دەسوێ بکەن یان ناتوانن پەرە بە خوێندنەکەیان بدەن پەرە بە خولیەکانیان بدەن حەزەکە مەسەلەن دامەزراوەیەک دەستگایەکی یارمەتیدان ینی ئەگە ناویش لێنی خێرخوازی یان ئینسانی بەڵام هاوکاریکردن وەکو جۆرێک لە بیمە جۆرێک لە قەرزی بچوو بەڕاستی ئێستا لە عێراقدا هەندێک شتی لەو بابەتە هەیە وەکو پێشینە وەکو سلفا بەداخەوە کە گەنج هەرێمی کوردستان لێی بێبەشە دەکرا ئەمەش ئێمە هەندێک شتی فیدراڵی هەیە لە بەغدا لە وەکو دامودەستگا وەکو فەرمانگە و ئەمانە ئێمە لە هەرێمی کوردستان سوودی لێ بینین چونکە بە بەشێشین دەستور لە ڕووی دەستوری و بەشێشین لە عێراق وەکو هەرێم و ئەم چەند پارێزگایە دەکرێت سوود لەوە وەرگیری ئەو بیمەی مەسەلەن ئەو بیمەی بێکاریە یان ئەو چاودێری کۆمەڵایەتی کە هەیە گەرچی ئەمەش پرۆسەیەکی تۆزێک ڕۆتیناتی زۆرە بەڵام بوونی پێشینە و سلفە بەتایبەت بۆ ئەو گەنجانەی کە توانایەکیان هەیە یان بڕوانامەیان هەیە دامەزراندن لە حکومەت نییە لە کەرتی گشتی نییە کەرتی تایبەتیش ڕەنگە لە سەرتاوە دەرگا بوو هەمووی نەکاتەوە ناتوانێت مەسەر من گەنجێکم تازە زانکۆم تاوا کردووە یان پەیمانگەم تاوا کردووە ئەزمموی خۆبەخشی شم نیە لەی شوێنە ئیشم نەکردو ئەی کۆمپانیای نایە من وەرگێت دەستگرتنە پێویستی بە دەستگرتنە جەناب وەردەگرێت چەند ساڵێک ئەزمون تێ بەس من وەرناگرێت بەڵام ئێمە بەڵام ڕەنگەتوانێت ئەو زۆرتر بێ لە من بەڵێ بۆیە ئەگەر دامەزراوەیەک دەستگایەک سنتەرێک ناوەندێک دروستکەی پەرە بەو توانایە بدەیت لە دوای خوێندن ئامادەیکەی بۆ بازاری کار لە ڕووی مادیەوە پێشینەی پێ بدەیت کە ئیشی خۆی دامەزرێنێ ڕەنگە زۆر جار هەیە بیرۆکە پرۆژەی زۆر باشەیە بەڵام لەبەر لایانی دارایی نەتوانێت دکتۆر زۆر جارەڵەن ڕۆژنامە و هەموو دیوەکانە بینی پرسە سیاسیەکان کۆمەڵایەتەکان جوگرافی و مێژووی و هەموو ئەوانەی هەیە مەسەلەن ئێستا وەکۆڵەی بە چاویشی بەرفراوانتر سەیرەکە ئەوانە مەسەلەی دنیای مێدیایی چی لە پرسە سیاسیەکان لە پرسە کۆمەڵایەتەکان لە پرسەکانی تر فێری تۆ کردووە بتوانی کە ئیشی تێدا بکەیت و بەشێک بی لە چارەسەر بەداخەوە ڕاگەن لێستا تۆزە شێوێنراوە بەگشتی زۆر کەس هەیەیانی خۆشتان ڕەنگە سەرنج و ڕخنەی زۆرتان هەبێت کە ئیشی تێدا دەکا بەمانای وشە ڕەنگە ڕاگەاندن کار نەبێ یان ئەو پاشخانە مەعریفی و پیشەیە گرنگەی نەبێت بەڵام بازارەکە وای لێ هاتەوە ڕاستی بەڵام کاری ڕاگەاندن ئەگەر بە شێوەیەکی پیشەیی بکرێت و بە پاشخان و پێشینەیەکی قوڵەوە بکرێت بە دڵنیاییەوە ڕاگەاندن کارکتەرێک کەسێتێکی زۆر کاریگەرە و زۆر گرنگە ئەوە دەتوانێت بە دنیابینیی جیاوازەوە لە بابەتەکان بڕوانێت ئەمە نەبێتە ئەوەی کە ئێمە مەسەلەن ڕاگەاندن کارین و ڕێکلامکەین بە پیشەکەی خۆمان بەڵام پیشەکە وایە پێویستی بە قۆڵبوونەوەی زیاترە پێویستی بە ئیسلاح و بە کنە و پشکنین زیاترە پێویستە بە بن کۆڵکاری زۆرە ئەگەر بە جدی ڕۆژنامە نووس بێت بەڵێ کاتە
ئەتەوێ مەسەلەن بەپەڕیتەوە بۆ بوارەکانی دیکە لە بەتایبەتی لەو پرۆسەی چوویتە ناوی وەکوی لە دکتۆرە تاژان پرسیت زۆر پشتیوانی ئەو مەسەلەن لە چ بوارێکا زیاتر یەکێک لە ئەرکە گرنگەکانی ڕاگەیاندن چاودێرکاریە بۆیە خاڵی هاوبەشی هەیە لەگەڵ مؤسساتی تردا لەگەڵ بەڵێ لەگەڵ دامەزراوەی پەرلەمان و ئەمانەکە یەکێک لە ئەرکە گرنگەکانی پەرلەمان بریتێ لە چاودێریکردن بەڕاستی بۆیە زۆر گرنگە ئەگەر تۆ بۆ ژیانی خۆت چاودێرکارێکی باشبی بتانی بە قوڵی بیر بکەیتەوە بە قوڵی ئیش بکەیت جدیەتی کارت هەبێ هاوسەنجیت بپارێزی دەتوانی لە ئەرکەکانی دیکەشدا بە هەماشەوە سەرکەوتو بێت. حەزەکەی بچێتە ناو پرۆسێ تاژان خان دکتۆرە؟ بێگومان ینی ئەوە هیچ گومانێکیانە کە حەزەکەم چێتەوە پرۆسەوە لە بەرەوەی ئەزانم گۆڕانکاری دروستەکە ئەزانم لەو بواری کە ئەو ئیشیتیا ئەکا ئەو ڕێگەی کە ئەو ئەیدۆزێتەوانێ ئەتوانێت ئیشیتیا بکە ئەتوانێت پەرەی پێبە ئەتوانی گۆڕانکاری بکە هەم حیزبیە هەم ئەکادیمیە هەم گەنجە ینی لە زۆر بوارە یەکە گرێتەوانێ بۆیە هەستەکەم پندێکی کوردی خۆمانەیە لە کەسی شیا بۆ شوێنی شیاو ئەمە زۆر دروستە ینی کەسی شا بچێتە شوێنی شیا مناقەشاکەم زۆر جاگفتوگۆی سیاسی بکەن لە ماڵەوە مەسەڵەن بڵێن بۆچە بۆ وا بۆ ئەو بۆ وا بۆ ڕای جیاواز دروستە بێ؟ وەڵا هەندێک جار ڕای جیاواز دروستە بێ بێگومان شەی باتەوە لای ئێمە ئیتر ئەوەی کە قەناعەت دەتوانێت بە یەکتریان بکە یاخود مەسا هەردووکمان لە ناوەندێکە ئەمێنینەوانێ هەردووکمان شتەکەمان پێ دروست نییە بەڵام ئیتر واقعەکەش جۆرێکی ترە بۆیە گفتوگۆکانمان بەلایەکی تر ئاڕاتەوە جارێکی تر بەزەبە دکتۆر مەسەلەن پاشخانی خێزانیش گرینگە مەسەلەن بەلاو عایلەکەی ئێوەیە خەڵکی مەسەلەن خەباجێڕ و تێکۆشن ناوچێتی نیشتیمانیا بوون ئەمە ئەرچیتۆ قورستر ناکا بۆ داهاتوو بە دڵنیاییەوە ڕێچکەی کەسانێکت گرتووە کە مەسەلە ماندوو بوون باسی کاک محەممەد دەکەیت بەڵێ ئەم پێش کاک محەممەد باوکمەیە کە لە تێکۆشە لە دێرینە کێک بوو لە تێکۆشە دڵنیەکان بەداخەوە بۆ فاتی کردووە یاخێت مەسەلەن خاڵەکانم پێشمەرگە بوون لە ناو بنەماڵەکەماندا شەهید هەیە مامم هەر ڕێخستنی نهێنی بووە کاک محەممەد هەم زیندانی باسی بینی و خوێنکاری ئامادەیی و هەم بەداخەوەی سیوێکی ئابوو ئەمانەش هەر زیندانی کراوە و یانی بە ئەستەم لە مردن ڕزگاری بووە هەموو ئەمانە بۆ من بڵین تێشوویەکی گەورەن کە من لەو خێزانەوە لەو ژینگە کۆمەڵایەتیەوە هاتووم و پەروەردە بووم و خۆشم لە منداڵیەوە تەمەنەکە بەوە وە پێشمەرگە بووم یان ڕێخستنی هێنی بووم یان زیندانی بووم بەڵام کە ڕاپەڕین بووە 8 ساڵ بووم بەڵام لە دوای من لە دوای ڕاپەڕینەوە ئیشی ڕێکخراوەیم کردووە و ئیشی حیزبیم کردووە ڕاگەاندن کارم کردووە ئەمانە ئەزمموی زۆری پێداوم بۆ ئێستا بەڕاستی وای لێ کردووم کە لە زۆر بواردا بتوانم کار بکەم ینی بەخەت خۆ مەزمونێکی خاکەراوە متەوازایی پێبەخشەوە زۆر جار هەمووی تێکەڵەوێت دروست بووە چەندە بۆ تۆ ئێستا سلێمانیش بەشێکە لە ماڵەکەت بەڵام ڕانیە بۆ تۆ چی ئەگەێنێ ڕانی و پشدەر بە تایبەتی ناوچەی ڕاپەڕی بەگشتی شوێنێکی جوانە تایبەتە پێگەیشی دیاری هەیە هەم لە بزافی ڕزگاری خوازی گەلی کورد کە شوێنەکەی بڵین لە کۆنە و لە شۆشە جیاوازەکانەوە ڕۆڵیان هەبووە و هەم لە ڕووی سروشت و جوانی و ئەمانەوە شوێنێکی تایبەتە چ قەڵازێ چ ڕانیە چ پشدەر و بیتوێن تەنانە بناری کۆسرات دەکەی باوکم ئالیخەڕێک لەسەر بەڵێ بەحرەکەیە دەریاچەی بچووک یان دوکان کە زۆر زۆر سروشتێکی جوانی هەیە زۆر جار هەربەر ناکەیە کە خۆمان بچین ئالیخەیە جارێکیان چوین لەگەڵ ئامۆزاوراکان و ئەمانە نەزەمڵای ڕۆژێکی هەینی بوو یان چی بوو بەرنەدەکەوت ئیتر چەند گەشتارێکی دێتەوە فەرقی نییە ئەگەر هەمووی کووردە و شوێنی خۆیان ئەوان لە ئێمەیان پرسی ئێوە خەڵکی چۆن هاتوون بۆ ئێرە میوان دۆستی و مەنتیقەیە میوان دۆستیەکە کە لە تایبەتمەند جوانیەکان لایانی کۆمەڵایەتی زۆر جوانە جێی شانازیە کە تۆ بیتوێنی کە تۆ پشدەری کە تۆ خەڵکی خۆشناوەتی
کە تۆ مەسەلەن خەڵکی ئەو حەوزەی ڕاپەڕینی کە لە لای هەموو شوێنەکان لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک بۆ خەڵکی ناوچەی بیتوێن و پشتەر بە میوان دۆستی ئەمە ئێستا کردیانەتە نوکتەوتی با دوو تێل دروستکەین بەس بۆی پێمان بڵێ شار دەناو تێلمان ناوێت لە ڕانیاز بە غەریبەتی ناکەی بزەوە تا پشتەر و مەسەلەن هەمووی مەنگڕایەتی جوانە بەڵێ بێگومان ئەوە دکتۆر تۆ خەتێکت مەنگۆڕە پێوە بە بەو پێوانێ خەندەکە دەکەوێتە دەواازەی منتیقی مەنگۆڕایەتی شمار مەنگۆڕە ئادێتەوە دەچێت سەر مەسلەی ئەسلی مکریان بەڵە مکریانە هاوات و بۆکان و سەردەشتۆمانە باشە باسی ئەوت کرد کە لە ناو مێدیایە بێ سەروبەریەک هەیە ئەو بێ سەروبەریەش پێویستی بە یاسا دیە لە ئاستی گشتیە مەسەن هەندێک جار بەڵێ زۆر جار هەیە مەسەن یاساکانیش هەن بەڵام یاساش لە جێبەجێکردندا کەم و کوڕی دەردەکەوێ ینی دوای ماوەیەک پێویستی بە هەموارکردنە یان هەر سروشتی پیشە و بوارەکان وان دوای ماوەیە کە تۆ بۆ تەکنۆلۆژیای تازە دێتەکایەوە سۆشال میدیا دێتەکایەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان یان مەسەن میدیای نوێ یان مۆجۆستی زن جۆرنالیزم ها ئەمانەی کە هەیە تۆ یاساکە بۆ ڕۆژنامە دانراوە وەنێ بەتە پێشەوە پێویستی بە ڕێخستنە ئێمە لەگەڵ سانسۆر نین بەڵام لەگەڵ ڕێخستن داین ڕێخستن لەگە سانسۆر جیاوازی هەیە بۆیە زۆر گرنگە یاساکان یاسای کراوە بن لەگەڵ ژیانی دیموکراسی و گیانی سەردەمدا بگونجێن بەڵام ڕۆژنامەنووسیش هاوسەنگی و پارێزێ لە نێوان ئازادیەکانی خۆی کە بۆ خزمەتی کۆمەڵ مەسەلەن هەیەتی یان پێویستە هەیبێ لەگەڵ ئازادی تاک و کۆمەڵیش لە هەمان کاتدا زۆر باشە بۆ چوونی دکتۆر تاژان لەسەر بابەتە چی مەسەلەن ماندووکردنی بۆ خەڵکی ئەکادیمی هەندێک دۆخی لادانی ڕاگەاندنمە و فۆزای لە ڕاگەان نایە بێگومان ئێمە کەوەکو ئەکادیمیەک سێریەکەین ئێمە بێجیازی سێری هەموو کەناڵەکانەکەین بە بێجیازی متابعی هەموو پێیجەکانەکەین هەموو بابەتەکانەکەین بەڕاستی زۆر جار هەیە کە ئەیبینین هەست بە شەرمەکەین هەندێک کار هەیە ئەڵین باشە ئێمە خوێندکار ئاها پەروەردەکەین ئێمە بۆ جۆرە پەروەردەیان ناکەین لە ڕۆی ئەکادیمیەوە چ لە زانکۆ سلێمانی چ لە زانکۆی پۆلیتەکنیکی کە ئەی خوێنن کۆمەڵێوانی زۆر باشان پێ ئەوترێتەوانێ کۆمەڵی کەسانی بەتوانە پیانەوترێتەوە بۆیە زۆر جاریانی حەز ئەەکەین پڕبەدڵ بتوانین هەرێکە لە جێگەی خۆمانەوە بە پێی تواناکانی خۆمان هەوڵ بین چاکیان بکەین هەوڵ بین ڕێگە ڕاستەکەیان پێنیشان بین بە تایبەتی لە ئێستا ئەو فۆزای کەتیاتی زۆر زۆر ینی ماندووکەرە چ بۆ خەڵکانی ئاسایی چ بۆ کەسانی ئەکادیمی لەوانێگەر بۆ خەڵکانی ئاسایی جارێک ماندووکەر بێ بۆ ئێمە دەجار ماندووکەر لەبەری خۆمان بە بەرپرس ئەزانی بەرپرسیارەتەکان هەڵەگرین ئەمانەیە چاکیان بکەین لە ڕێگەی نزیکەکان و وردە وردە دەست پێ بکەین ئەو کەسەی کە بتوانین کاری لەگەڵا بکەین ئەیش ئەچێتە مناوەندێکی میدیاییەوە کە کارەکە وردە وردە بتوانین کاریگەریان دروستکەین بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەگەر ببینینەوە لەبەری تا ڕادێک لە کەناڵە تەلەڤیزیۆنیەکانە یاسا بەرپاترە یعنی زۆر ناتوانێت دەستکراوەتر بێ بەڵام لە تۆڕە کۆمەڵاتیەکانە بەبێ هیچ سانسۆرە دەستکراوەیەکی زۆر زۆر هەیە فۆزایەکی زۆر زۆرەیە کە توان کاریگەری زۆر دروست بکەن من حەزمان کرد بەرنامەکەمان دوور درێژتر بێ بەڵام هەردووتان تایبەتمەندیتان ڕاگەیان ئازار سنووری منیش دیاری کراوە چەند ئازاد بین بەڵام 2000 سنوورێکمان هەیە ئەمە تو سەرنجەتیان چی بە دکتۆری هەرشەڵی چی پێ بڵم هەموو جارێ پێڵم دڵنیام کەلەوەی لە ئاست ئەو ئەرکانەیە کە پێ ئەسپێرێ ئەزان بەرپرسیارەتەکانە لەگرێ ئەتوانێت کارەکان بکە بەردەوام بۆ مەوەستە تۆ چی بە خەڵکەڵی چی بە خوێنکارەکان تەڵی چی بە هاوڕێ دۆستەکان تەڵی ئینجا لە ئەخیرات چی بە دکتۆر تاژان ئەڵێ وەڵای منەوە دەڵێم ئینسان لە هەر لەو پێگە و لە هەر شوێنێکدا بێت گرنگ ئەوەیە بتوانێت خوای گەورە و خەڵک لە خۆی ڕازی بکات چونکە بەبێ ڕازیکردنی خوا و خەڵک ناتوانین سەرکەوتوو بیت ئەو بنەما و ئەو دەستور و یاسایانەی کە لە ئاینەکان دانراون و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە پیادە دەکرێت بە تایەتی دابوونەریتی کوردەواری کەشتی زۆر زۆر جوانی تێدایە دەمان باتە سەر ئەوەی کە ئێمە پێویستە بەرپرسیارەتی هەڵبگرین ڕازگۆبین لەگەڵ خەڵک سەرڕاست بین ئەرکێکمان پێسپێردرا بتوانین کە بە باشی و بە سەرڕاستانە بە ئەمانەتەوە بیگەینە جێگە و بە تاژانیش دەڵێم کە
ئەو هەمیشە لە پشتم بووە و هەمیشە هاوکارم بووە خۆشم دەوێ و هیوادارم خوای گەورە لە ئێمە و لە منداڵەکانی نەستێنێ. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هێژ ڕەسوڵ مامۆستای زانکۆ، زۆر سپاس بۆ دکتۆر داژان دڵشاد مامۆستای زانکۆ. سپاس هەر بمێنن بێکەوە تەمەند درێژ سەرکەوتوو بن. بینەرانی خۆشەویستە بەرنامە تایبەتەمان کۆتایی پێهێنایەوە شەمانەتی خوای گەورە بێت.